سڵاو ئامادەبووان و چالاکوانانی خۆشەویست ئەمڕۆ وەکو ڕێکخراوی داکۆک هەڵسان بە یادی ساڕۆژی شەهید سەدەش عوسمان لە هەرێمی وێڵز لە شاری کاردیف ئەم یادەمان بەرز ڕاگرت. وإما ليرة وزاي فاتسا بسربرزي بشكستكاني أون پارتی 100 ساڵ لە پاشە دەست بە خوێن و نامەردن هەڵگری ئاڵای سەردن. هەوڕێیان سەردەش عوسمان کاتێ تیرۆر کرا لەسەر قەڵەم لەسەر دەنجی بوێری بەر لە تیرۆرکردنی چەند جارێک هەڕەشەی لێکرا لە نووسینەکانی ئاماژەی بەوادا بەڕاستە و خۆ یان ناڕاستە و خۆدا هەڕەشەی لێکرا کە بکوژرێ و تیرۆر بکرێ و وازایدەن هەولێر و کوردستان جێبهێڵێ. بەڵام ئەو بەردەوام بوو لەسەر کارەکەی و ئێمە ئەیوت هەتا لە ژیاندا مابین ئێمە ئەبێ بەردەوام بین لەسەر ڕازگۆیی لەسەر بوێری و لەسەر قسەکردن و لەسەر ڕۆژنامە وانیمان. بۆیە لەو کاتەیە کە وتی من عەشقی کچەکەی بارزانێ میتر چاویان هەڵنەهات جەماعەتی بنە ماڵەی بارزانی و زیندانە خاچی ئێمە کێ بارزانی پێ باشە دیارە نازانێ جاشە پارتی ڕەنگە یا لیستە یا جاش و تیرۆریستە. ئێستاش چەند قسەیەک لە لای کاک دکتۆر ئاکام ئەندامی دەستەی بۆردی ڕێکخراوی داکۆک با بفەرمێن. Ladies and gentlemen, we are now gathering and commemorating the 14th year of betrayal of Sardash Usman, who was a writer and a journalist in Erbil, Kurdistan of Iraq. Sardash Usman was born on 25th December 1987 in Erbil, Iraq, and he completed his primary, secondary and high school education in Erbil, Iraq. He officially started writing and journalism in 2004, and he was a member board of the weekly newspaper Ashtinama. He used to send reports to the several Kurdish magazines and newspapers. Among of the most prominent journalists and articles are: I am in love with Barzani's daughter. Neither the president nor his daughter are God. My first killing bell was ringing. The great man. His clear and harsh criticism and the feature of Sardash Usman's writing began to work. His pen aimed to break the idols of power, and he was a final student of English department of the University of Salahuddin. He unfortunately kidnapped in front of the college on May 4th, 2010 by a brutal force in front of the public and police. They shot him in the mouth and assassinated him. The next day, they dumped his body in Mosul, a city in Iraq. His assassination case was echoed widely at home and both as a violation against the journalists and freedoms. Barzani's family, the Kurdistan Dependence Agency, and Masoud Barzani himself are considered of the killer of Sardash Usman. Thank you. بچووکترین ڕەخنە ئاراستەی حکوومەت و دەسەڵات بکەین هاوشێوەی سەردەست عوسمان و وەداد و کاوەگەرمیانی و سۆرانی مامە حەمە و زۆرێکی تر
کوشتنێک بۆ خۆمان مسۆگەر دەکەین لەلایەن دەسەڵاتی یەکێتی و پارتیەوە یاخود هاوشێوەی ئێمەمانان ئاوارە و دەربەدەر دەبین لە خاک و نیشتیمانمان چونکە حکوومەتی کوردی بە هیچ شێوەیەک ڕەخنەی قبول نییە و ئەوەش سەلمێنەری ئەوەیە کە لە وڵاتی ئێمە هیچ ماف و بەهایەک نییە بۆ ئازادی ڕادەربڕین دەست بە جێدەنگە ئازادەکان لەلایەن یەکێتی و پارتیەوە بێدەنگ دەکرێن. ئێمەش لێرەوە بەو دەسەڵاتە گەندەڵ و مافیا ئاسایە دەڵێین ئێمە هەین ئێمە لێرەین دەنگی ئازادی هەڵدەبڕین و ئەو دیوە تاریک و دۆزەخەی ئێوە ساستان کردووە بۆ ڕۆژنامە نووسان و چالاکوانان و ئازادی خوازان پیشانی هەموو جیهانی دەدەین و ڕووی ڕاستەقینەتان دەردەخەین بۆ هەموو دنیا و شەرمەزارتان دەکەین. دووبارە بەخێر بێن. بەخێراتنی گەنجان و لاوانی وڵاتی بریتانیا دەکەین لە هەموو لایەکەوە. ئێمە ئەمڕۆوەکو چالاکەوانان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە شاری کاردیف هەستاین بە زیندوو ڕاگرتنی ساڵوەگەڕی شەهیدکردنی شەهید سەردەش عوسمان کە لەوە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا 14 ساڵ بەر لە ئێستا گەنجێکی خوێنگەرم و ئازادی خواز و ڕۆژنامەنووس لە بنەماڵەیەکی هەژار و ڕەنجەر و کرێکار خولیای بوو. بیر و دەنگی ئازادی و نادادی بە قەڵەمە جوان و ڕەنگینەکەی وێنا دەکرد و دەیدا بە گوێی زاڵم و زۆردار و دەسەڵاتدارانی کورد و خەڵکی هۆشیار دەکردەوە. بەڵام مخابن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا شەمشەمە کوێرەکانی دوژمنی ئازادی و دەسەڵاتی فاشیل و خۆسە پێنەکەی بنەماڵەی بەرزانی و پارتی دەیڕفێن و بە شێوازێکی درڕندانە و دوور لە هەموو بەهایەکی ئەخلاقی و ئینسانی شەیدی دەکەن و دەنگ و خەڵەمە ئازادەکەی بۆ هەتایە بێدەنگ و دەکەن و کپی دەکەنەوە. لێرەوە پەیامی ئازادی و نادادی و دەدەین بە گوێی زاڵم و زۆردار و دەسەڵاتی دیکتاتۆری کوردیدا. ڕۆحی شەهید سەردەش عوسمان و تەواوی شەیدانی ڕێگای ئازادی شاد و ئارام دەکەین و سەر شۆڕی و ڕسوایی بۆ زاڵمان و دژمنانی ئازادی و دەنگی ئازاد. 14 ساڵ تێپەڕ ئەبێ بەسەر ئەم ستەمە گەورەیە کە بەدەستی چەتەکانی پارتی و بنەماڵەی بارزانی ئەنجام دراوە چی ڕوویداوە. لە دوای 14 ساڵ ئێمە هەر لە جێی خۆمان سەرکۆنەی ئەو کارە خێزەونەی ئەوانەکەین ئیدانەیانەکەین بەڵام ئەوان ساڵ بە ساڵ زیاتر گڵۆڵیان ڕوو لە لێژی ئەبێت زیاتر لاوازە بن زیاتر ڕووی ڕەشیان بۆ دنیا ئاشکرا بێت. سەیریان کە جاری وا هەیە دوژمنیش بەزەیی بە حاڵیانە دێتەوە جارێ لە بەغدا لەسەر چۆکن جارێ لە تاران لەسەر ئەژنۆن جارێ هاوار و ناڵەی لە دەستدانی کورسی کۆتایانە جارێ هەڵپەی پچڕینی تۆزێ پارەی پیسی گەندەڵی هەژماری منیانە زەلیل لە بەردەم پایتەختەکان بەداخەوت 14 ساڵ بەر لە ئێستا هاوڕێ و هاپیشەم سەردەش عوسمان لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا شەهید کرا لەسەر وتنی چەند ڕاستیەک لەسەر وتنی چەند پەرەگرافێک بەڕاستی بەداخەوم شەرمەزاری بۆ دەسەڵاتە و کە نەیانتوانی ئێستا بکوژی سەردەش عوسمان بدۆزنەوە. من مەشهەڵ عومەر چالاکوان و ئەندام لە ڕێکخراوی داکۆک لە یادی تیرۆرکردنی ڕۆژنامە و سەردەش عوسماندا دەڵێن بەداخەوە کە لە هەرێمی کوردستان لەژێر دەسەڵاتی بنەماڵەدا ترس و تۆقاندن و تیرۆر و کوشتن درێژەی هەیە و ژیان هیچ کەسێک پارێزراو نیە بەتایبەت ئەوانەی کە بیانوێ بە قسەکردن یاخود بەنووسین تعبیر لە ئازارەکانی خەڵکی بکەن ڕوبەڕووی زیندانیکردن و تیرۆر و کوشتن دەبنەوە لە نمونەی سەردەش عوسمان و سۆرانی مامەحەمە و کاوە گەرمیانی و هەروەها شێروانی کە لە ئێستادا لە زیندانە بۆیە دەتوانین بڵین کە لە کوردستان ئازادی ڕادەربڕین بە تەواتی بەرتەسک وێ خۆ بڵێن هەر نییە. دووبارە لە یادی سەردەش عوسمان ڕۆژنامەنووسا دەڵێن درود بۆ ڕوحی پاکی سەردەش عوسمان و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی. وان ڕێکخراوی داکۆک لە یادی ساڕۆژی شەهیدی کردنی سەردەش عوسمانە بە توندی ئیدانەی بنەماڵەی بارزانی خوێنڕێژ دەکەین و دڵنیابن هەموو تاوانباران و خوێنڕێژان ڕۆژێک دەبێ بدرێن بە دادگا و بەخۆشیانەوە و هەموو بنەماڵەکانی هەردوو تاڵەبانی و بارزانی ڕۆژێ لە ڕۆژان ناتوان هیچ جێگە و هیچ ڕێگەیشان نابێت لەم سوچی دنیادا بۆی بچن دڵنیابە دەبێت تووشی لێبرسینەوە و دادگا و زیندانی بکرێن سەر ڕۆژتال سەرژۆڕی بۆ بنەماڵی بارزانی تاڵەبانی.
وەکو چالاکوانانی کورد لە وڵاتی بەریتانیا لە شاری کاردیف بە هاوکاری ڕێکخراوی داکۆکردبوونەوەیەکمان ئەنجام داوە بە مەبەستی یادکردنەوەی ساڵیادی تێرۆرکردنی شەهید سەردەشت عوسمان. بۆیە لێرەوە دەمانەوێت دەنگی خۆمان بە تەواوی جیهان بگەێنین و داوای بە سزاگەیاندنی ئەو تاوانبارانە دەکەین. ئەمانەوێ بە خەڵکی ئێرە بڵێن، ئەمانەوێ بە خەڵکی خۆمان بڵێن کە ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی گەندەڵە، دەسەڵاتێکی پیاوکوژە، دەسەڵاتێکی خوێن ڕەژە. سەردەشت عوسمان و سۆرانی مامە حەمە و هەزارەهای وەکو سەردەشت عوسمان و سۆرانی مامە حەمە شەهید بکەن، ئێمە گەرم و گورترە بین لەسەر ئەوەی کە داوای مافەڕەوای ڕەواکانی گەلەکەمان بکەین. ئێمە وەکو میلەتی کورد میلەتێکی چەوساوەین، بێژگە لەوەی کە میلەتێکی چەوساوەین لەلایەن خۆشمانەوە تەعزی بەدرێن، لەلایەن خۆشمانەوە دەنگمان کپەکرێ، لەلایەن خۆشمانەوە ئازادیمان کەمەکرێ. لەبەرەوە ئەمەوێ لێرەوە بە هەموو سەرانی یەکێتی پارتی بڵێم نەک 14 ساڵ 1400 ساڵ بەسەر شەهیدکردنی سەردەشت عوسمانە تێپەڕێ، ئێمە 10 ئەوەنەی تر و 20 ئەوەنەی تر گەڕم و گورترە بین و داوای مافەکەین و داوای ئەوە ئەکەین کە بکوژانی سەردەشت عوسمان و تەواوی ڕۆژنامە نووسانی ڕێگەی ئازادی بدرێنە بەردەم دادگا و زیندانی بکرێن بە خۆیان و بە سەرانەکانیشانەوە. بەخێر بن سەرچاو. چۆڵیکە نەو کورسیە، میلەت هەمووی برسیە، چۆڵیکە نەو کورسیە، میلەت هەمووی برسیە، حکومەتی پینە و پەڕە بەجێمان بێڵە و بڕە، حکومەتی پینە و پەڕە بەجێمان بێڵە و بڕە.